لە کاتێکدا ترامپ هاتووە سەرخەت و ئەم بەرنا ئەو بڵێ پێشنیارە 22 خاڵی داناوە کە دنیا لەسەر لێوان لە ناڕەزایەتیەکانە لە بەتایبەتی لە ئەوروپا و شیمالی ئەمریکا کە ڕۆژانە سەدان هەزار و بگرە تاکو ئەم دوو سێ هەفتەی ڕابردوو بە سەدان هەزار کەس لە وڵاتەکان هاتە سەرجادە لە دژی ئەم بڵێ جێنۆساید و ئەم بە کوشتنی کۆمەڵی مناڵانی غەزە و تێکچوونی باری هەموو خەڵکی فەڵەستین لە بەرامبەر ئەو هێرشانی کە ئیسرائیل سڕی کردوتەوە بۆ سەر کولی قتای غەزە و بە شاری غەزە بە تایبەتی کەتر 1 ملیۆن خەڵک لەو شارەدا دەژین و دەیەوێت چۆڵی کاتویان ئیتر خەڵکەکەی بە زۆر برسی کردو و لە ناویان بات. ئەمە لە کاتێکدا ینی بێزگەلەوە هەر لە خودیەوەی کە ساڵانە لە نیویۆرک ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان کە کۆ دەبێتەوە ئەمەش بۆ خۆی زەختێکی تر بوو کە زۆربەی وڵاتانی کە تا سەردانیان بە قەزەی فەڵەستین و وڵاتی فەڵەستین دانەناوە تردانیان پیانە و هەرچی زیاترە خودی ئیسرائیل و ئەمریکاش کەتر حەلیفی ڕئیسی ئیسرائیلە وەک دڵی ئەمریکای ترە لە منتیقا گۆشەگیر و تر منبوز دەبێتەوە لە ئاسی دەولی و قارەکانی بۆیە هەتا لە کاتی قسەکردنی تەنیاهۆ تر زۆربەی کورسیەکانی ئەم کۆنفرانسی نێونەتەوەیە چۆ بوو ئەمانە هەمویان دەور دەبینێت کە بیرێک لە حەلێ بکەنەوە ئەسڵ لە فێڵە بکەنەوە لە شتێ بکەنەوە کە تر نەجاتیان بێت لەم ئەترازە سەرتاسەریان و ئەم قانون نێودەوڵەتانی کە لە بەرامبەر خەڵکی فەڵەستین بۆ دیفاع لە فەڵەستین و دژی ئیسرائیل هاتوۆتە پێشەوە و هەروەها لەو کاتێشدا بڵێ شتێکتری شەیە کە ترامپ ئەوێ هەر وەکو کە هاتوۆتە سەر حکومەکەی دەوێ بەسەر هەموو ئەوەکاندا بازدا بڵێ قانون نێودەوڵەتەکاندا هەتا بەناو لەسەر ئەمریکا بەسەر کۆنگرێزا بەسەر هەموو پرۆتۆکۆڵە دیبلۆماسی و بەناو دەوڵەتەکانی کە خۆیان دانا و خۆیان دەنگیان پێداوە بەسەردا بازدا بۆی ئەمەشی وەک دەستکەوتێک دەویست بۆ خۆی ئەم کارە بەدەست بێنێ کە هەتاکو دوێنێ باز لەسەر دەکات لەگەر کۆمەلگای دەوڵەتی نۆبڵی ئاشتی دەدەن بە من تر ئەمە شتێکی زۆر خراپ دەبێ ینی ئەو بەو نوعەت تعبیر لە خۆی دەکات بۆی ئەمەشی هەراوە هێنا نەک لە جدیەتی قەزەی فەڵەستین و قەزەی خەڵکی فەڵەستین لەوەی کە لە گێژاوێکدایە لە تەنگەتاوێکدایە لە وەختێکدایە کە سیستەمەکەی سیستەمێکی تاگڕەوانە و فاشیستی و دژی کولی کۆمەلگای بەشەریە هەتاکو بۆ پەنابەر هەتا بۆ کۆچبەر هەتاکو بۆ وڵاتە هەتا بۆ عیلاقاتی نێودەوڵەتی هەمووانەی بەسەردا بازدا و تر هەر ڕۆژۆ هەر لەحزەیە قسێ دەکە ئەمەشی لە پەیوەند بەوەی بوو کە دەکرێت زیاتریش ئەم کۆبنەوەی وڵاتانی عەرەبی و ئیسلامیش لە پاڵ کۆبنەوەی نەتەوەی یەکگرتووەکان ینی ئەمەش زەختێکی زۆریان لێکرد کە تر ئەبێ کارێ بکات دەنام عیلاقاتانی ئەوان لەگەڵ ئەو ناستە پێشێوە وەکو ئەوەی کە پێشتر قەرایی دابوو ئاشی بێنتە منتیقا ینی هەموو ئەوانەی لەسەر کۆبەتەوە بۆیە لە ئاخێدا بڕیایدا کە لەگەڵ نەتەناهۆ کۆنگرێکی ڕۆژنامەنووسی بگرێت و ئەم 22 خاڵە باسکا کە تر دەوێ کۆتایی شەڕ بە غەزە بێنێ بەڵام ئەمە کۆتایی نییە بە شەڕ بە غەزە چونکە و یەکەم شت دەوێ شتەکانی ئیسرائیل ئەوەی کە بنیامین دەڵێ دەستخۆشی لە ترامپ دەکا کە یەکەم شت ڕاهێنەکان و تر دانانی چەک لە حەماس و دوورخستنەوەیان و تەفروتوناکردنیانە کەمە خودی ترامپی شەروانی بود بەڵامی ترەوە بەم شێوە دەستی پێکرد کە بەسامەوە ئیسرائیل سەرکەوتووە و ترامپ تر بەرنامەکەی بۆ بەرنامەکانی ئیسرائیلەکە لە یەکەم ڕۆژی شەڕەکەیەوە لە ئۆکتۆبەری 7 باسی دەکات کۆتایهێنان بە حەماس و چەکداماڵین لە منتیقا یعنی ئەمە قسەیەوە ترامپیش هەلو سۆنگەیە ویستی ئەمە دووبارە کاتەوە بەڵام خودی خۆی ئەم 22 خاڵە من پێمانێ بچێتە پێشێ و هەر خۆش دوتە کە حەماسیش پێچێ ڕەدی کاتەوە
چونکە هیچ پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکی فەڵەستینەوە نیە. یەکەم شت دەبێت ئەم حیسارە نەمێنێ، یەکەم شت دەبێت شەڕ ڕابۆسی و دووەم شت دەبێت حیسارە نەمێنێ، یعنی ئەم دوو شتە کە زەرورن بۆ خەڵکی فەڵەستین. بۆیە سەرۆکی ئیسرائیل بەمە رازی نییە، بە تایبەتی وەزیری مالیەکەی کەتر زۆر کابرایەکی ڕاستیست و دژ بە هەرچی مقاوماتی ئینسانی و بەشەری هەیە ئەمە ڕەت دەکاتەوە. دەستخۆش. ئەوەی کە باس کراوە نەتەنیاهو توێتی ئەبێ ئەمە بکرێت یان بە ئاسانی یان بە سەختی، واتە ئامادە خۆیان جێبەجێ بکەن ئەگەر هاتوو حەماس ئەمەی قوبوڵ نەکرد. وەک باسکرا ڕەنگە پەسەندی نەکات ئەم پێشنیارە. ئەمە مانای چی ئەگەیەنێت؟ یعنی هەڕەشەکانی ئیسرائیل ئەوە لەمەی ئێستا هەیە هێشتا فراوانتریش، بەڵام ئەکرێت لێرە بەدواوە چی ڕووبات ئەگەر هاتوو ئەم بەرنامەیە جێبەجێ نەکرا؟ خۆی قسەی ئەعلام و دنیای سۆشیال میدیا فەرقی هەیە، بەڵام تەنیاهۆ خۆی زانێ ئەگەر ئەم شەڕە کۆتایی پێبێ یەکەم شت سەری ئەو دەبێتەوە، یەکەم شت ئەو دەبێتە سزنەوە. بۆیە تر هەتا بۆی بکرێ بە هەر شێوەیە بێ خۆی لەو ئاشتی و سڵحەی کە هەر لایەنە دەیداوە. ترامپ ئەخیرێتی من پێم وایە خودی ترامپیش نەوعەنما قسەی لەسەر ئەوەیە کۆتایی بەم جەنگە بێ، بەڵام بە خواستی ئیسرائیلیش، بەڵام خودی تەنیا وەکو شخصی خۆی وەکو کەسێکی فاشیست و دەستپێشکەری هەموو ئەو جیناتانی کە کوشتار و کوشتاری کە لە غەزە دەکرێ ئەو مەسئولیەکەمێتی. بۆیە لەوە سێ بەیانی لەلایەن خەڵکی ئیسرائیلەوە لەلایەن معارەزەی ئیسرائیلەوە تراپێکی دادگا بکرێ و لە شۆش دادگاژی تر بەرەو سزنی ڕاکێشێ. بۆیە ئەو هەتا بۆی بکرێ ئەم کارە ناکات، دەیەوێت درێژەی پێبدا، دەیەوێت بەنەوەیەک وەخت بەکاربێنێ بۆی تر سیاسەتەکانی خۆی بەتایبەتی بە کۆچکردنی خەڵکی فەڵەستین لە مەنتیقەیە ئیتر ئەوە ئاواتێک کۆمەڵێک یعنی ئەوێ دەستکەوتێ بەرز بێنێ بۆی لانی کەم لە بەرامبەر خەڵکی معارەزەی فەڵەستین و ئیسرائیل و دنیاش ئیتر بڵێەوە تا من ئەوەی کە ویستومە کردومەوە تا حەماس نەماوە تا غەزە دەنگی تیانە ماوە، ینی قەزمەوەی ئەو بە دوای شتە شخصەکانی خۆیەتی تاکو بە دوای حەلێکی جزری کە پێکەنانی دوو دەوڵەت یان دوو خەڵک بە جیران یەکتر و بە سەلامەتی بەخۆشی بژین. قسەیەکم نەماوە ئەگەر ئێوە قسەیەکتان مابێ لە پەیوەند بەم کەیسەوە یان مەسەلەی غەزە بە گشتی فەرموون بە کورتی. وڵا قسەیە قیرمەوەی کەتر ئەبێ کۆمەلگای دەوڵەتی خەڵکانی ئازادی خواست، خەڵکانێک کەتر دڵیان بۆ ئاشتی، بۆ ئازادی، بۆ پێکەوە ژیان بۆوانە لێدا ئەبێ بەشدار بن، ئەبێ ڕانەوەسن لەسەر ئەو خۆپشاندان و هاتنە سەرجادانە لەسەر ئەو پشتیوانانەی کە بۆ خەڵکی فەڵەستین دەکرێت. ئەمەی تر کارێکە و چۆنەوە ڕاناوەسنێ بەش دەبێ ڕانەوەسین، ڕێزەکانمان زیاتر کەین، خۆپشاندانەکانمان لە هەزار بکەینە سەدان، لە سەدا میکەینە ملیۆن. ئەمانە بەمە جواب دەنەوە، چونکە تاکە هێزێکە ئەمانە ڕادەگری ئەم یەکگرتوونەیە، ئەوان ترسیان لە دەسەڵاتەکانیان، ترسیانەوە کە هەڵنەبژێرێنەوە، ترسیانەوەی کەتر بەیانی خەڵک تۆڵیان لێ بکاتەوە. بۆیە تر ئەمانە تەسیری هەیە، ئەوانە وەکو ئەوەیەکە وەکو سەنگەرێکە بێ قایم و قایمتری بکەین و بە هیوام وەیەتر لە مەودا هێزی زیاتی کۆمەلگای خەڵک نەتەوەی و خەڵک ببینن کە لە سەرجادان بەرامبەر بەو هێرش و وەحشەتەی کە لە فەڵەستین و ئیسرائیل ڕوودات.